هر شوێک ناوت دەڵێم لەگەڵ مانگ و ئەستێرە. بۆ وڵاتی دوور من ماوم بە دڵێکی شکار، هەوا بێ تۆ ساردە زۆر چاوم بووە پڕ لە ئاوام. نامەت بۆم وەک ژیانە دەنگت ئارامی گیانە، بێ تۆ دنیا تاریکە خەم لە دڵم میوانە. ژوورەکەم تەنیا دانیشتم وێنەکانت دەبینمەوە، بە هەر بارانێک دەگریم ناوت بە دڵم دەنووسمەوە. گوتت دەگەڕێیت ڕۆژێک منیش ماوم بە چاوەڕوان، هەرگیز بیرت ناکەمەوە ئەی خونی ناوگیان. ئەگەر ڕۆژێک هاتیتەوە دڵم دەبێتەوە بەهار، گۆربەت کۆتایی دێت ویشمان دەبێ جاویدان. دڵم پڕ بوو لە گریا، هەر شەوێک ناوت دەڵێم لەگەڵ مانگ و ئەستێرە. تۆ چوویت بۆ وڵاتی دوور من ماوم بە دڵێکی شکار، هەوا بێ تۆ ساردە زۆر چاوم بووە پڕ لە ئاوام. نامەت بۆم وەک ژیانە دەنگت ئارامی گیانە، بێ تۆ دنیا تاریکە خەم لە دڵم میوانە. ئەی خۆشەویستی دوورەکەم گۆربەتە گرا لە دڵم، هەر ڕۆژێک بێ تۆ دەمرم شەو و ڕۆژ ناوی خەمم. گەرێوە بۆ لام ئەزیزم بێ تۆ نامێنێ هیوام، دڵم تەنها تۆی دەوێ تا دوا هەناسە و گیانم. لە ژوورەکەم تەنیا دانیشتم وێنەکانت دەبینمەوە، بە هەر